ماوەی نزیکەی هەفتەیەکە شاندێکی حکوومەتی هەرێم لە بەغدایە و چەندین کۆبوونەوە و گفتوگۆی دەربارەی پشکی هەرێمی کوردستان لە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی و یاسای بودجەی 2021 ئەنجام داوە، بەڵام هێشتا نەگەیشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. ئەوەی تا ئێستا لە کۆبوونەوەکانی شاندەکە و بەرپرسانی حکوومەتی عێراق هاتووەتە دەرەوە ئەوەیە هەرێمی کوردستان ئامادە نیە نەوت ڕادەستی بەغدا بکات، بەڵکو دەیەوێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو داهاتی نەوت بداتە بەغدا. ئەوەش خاڵی سەرەکی ناکۆکی نێوان هەردوولایە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا لەم کاتەدا گەڕاونەتەوە خاڵی سفر و نەگەیشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. ئەوەش بەهۆی پێداگری حکوومەتی هەرێم لە ڕادەست نەکردنی نەوتی هەرێمی کوردستان و پێداگری حکوومەتی عێراق لە ڕادەستکردنی نەوت نەک داهاتەکەی. لە کۆبوونەوەکاندا حکوومەتی عێراق داوای کردووە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و داهاتی لە 150 خاڵە سنووریەکان وەربگرێت. لە بەرامبەردا ئامادەیە لە چوارچێوەی یاسای قەرزدا شایستەدارایەکانی هەرێم ڕادەست بکات. هەروەها بۆ یاسای بودجەی ساڵی 2021 عێراق داوای کردووە 265,000 بەرمیل نەوتی هەرێمی ڕادەست بکرێت، بەڵام هەرێمی کوردستان بەو داواکاریانە ڕازی نەبووە و داوای کردووە تەنیا بەڕەپارەی ئەو نەوتەی کە دەیفرۆشێت ڕادەستی بەغدای بکات، بۆیە گفتوگۆکان نەگەیشتوونەتە ئەنجام. بەڵام هەرێمی کوردستان بەو داواکاریانە ڕازی نەبووە و داوای کردووە تەنیا بڕەپارەی ئەو نەوتەی کە دەیفرۆشێت ڕادەستی بەغدای بکات، بۆیە گفتوگۆکان نەگەیشتوونەتە ئەنجام. ئەوەی جێگەی پرسیارە بۆچی هەرێمی کوردستان نەوت ڕادەستی بەغدا ناکات، بەڵام ئامادەیە داهاتەکەی ڕادەست بکات. بەپێی ئەو بەدواداچوونانەی پەیام ئەنجامی داون، تەواوی گرێکوێرەکانی ناو گفتوگۆ بەردەوامەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر پرسی نەوت و بەشەبودجەی هەرێم دەگەڕێنەوە سەر ڕێکەوتنی 50 ساڵەی نێوان پارتی دیموکرات و حکوومەتی تورکیا کە لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم ئەنجام دراوە. بەهۆی ڕێکەوتنەکەوە حکوومەتی هەرێم ناتوانێت نەوتەکەی ڕادەستی بەغدا بکات، یان بەواتایەکی تر پێویستە نەوتی هەرێم بە تەنها لە خاکی تورکیا و لە بەندەری جەیهانەوە ڕەوانە بکرێت. هەرچەندە تا ئێستا جگە لە کەسانی یەکەمی پارتی دیموکرات و چەند کەسێکی دیاریکراوی ناو حکوومەتی تورکیا هیچ کەس ئاگاداری وردەکاری ئەو ڕێکەوتنە 50 ساڵەیە نییە. بەڵام ئەوەی دزەی کردوتە ناو میدیاکان ئەوەیە تورکیا گەورەترین داهاتی لە فرۆشتنی نەوتی هەرێم دەست دەکەوێت، بە هیچ جۆرێک ڕێگە بە حکوومەتی هەرێم و بە دیاریکراوی پارتی نادات نەوت ڕادەستی بەغدا بکاتەوە. ئەوەی زانراوە ئەوەیە داهاتی نەوتی هەرێم پێشوەخت پێویستە بچێتە ناو بانکەکانی تورکیا و لەوێ کۆ بکرێتەوە، پاشان ماوە پارەکە ڕادەکێشرێت و دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان. جگەلەوە بۆ هەر بەرمیلێک نەوت $2 دەخرێتە سەر حسابی حکوومەتی تورکیا، کە ئەوەش پەیوەندی بە بەرزبوون و نزمبوونەوەی نرخی نەوتەوە نییە. هەروەها و نەوتەی هەرێم بە نرخێکی هەرزانتر دەیفرۆشێت کە باس لە $15 کەمتر دەکرێت. ئەوەش وای کردووە تورکیا خۆی نەوتەکە وەربگرێتەوە. ئەمەش بۆ واتایە دێت تورکیا ئامادە نیە ڕێگە بە لەدەستدانی ئەو داهاتە زۆرە بدات، بە تایبەت لە ئێستادا کە ڕوبەڕووی قەیرانێکی سەختی ئابووری بووەتەوە. لەلایەکی تریشەوە و داهاتەی لە فرۆشتنی نەوت دەست حکوومەتی هەرێم دەکەوێتەوە، شەفافیەتی تێدانیە و نازانرێت چەندە و چۆن خەرج دەکرێت. تەنها ئەوەندە لای خەڵک ڕوونە کە بە 2 مانگ جارێک حکوومەتی هەرێم موچە بە لێبڕینەوە دابەش دەکات. ئێستا حکوومەتی عێراق بە تاکە دەرەچەی ڕزگارکردنی نەوتی هەرێم دادەنرێت لە ژێر هەژمونی تورکیا، هەرچەندە پەیوەندیەکانی عێراق و تورکیا جۆرێک ئاڵۆزیان تێکەوتووە، بەڵام بڕیار وایە بەم نزیکانە مستەفا کازمی سەرۆکوەزیران سەردانی ئەنقەرە بکات. لەبارەی سەردانەکەەوە حەسەن جەنابی باڵوێزی عێراق لە ئەنقەرە ڕایگەیاندووە چەندین دۆسیەی گوماناوی لەگەڵ تورکیادا هەن کە دەبێت لەلایەن هەردوو لاوە چارەسەر بکرێن و یەکلا بکرێنەوە، لەوانەش بلۆکردنی پارەی عێراقی لە بانکەکانی تورکیا کە پارەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانە. هەروەها وتویەتی چەندین سکاڵا لە دادگا نێودەوڵەتیەکان لە دژی تورکیا لەبارەی فرۆشتنی نەوتی هەرێمەوە لەلایەن عێراقەوە بەرز کراونەتەوە کە لە ئەگەری یەکلاکردنەوەیان سەرئێشەی گەورە بۆ تورکیا دروست دەکەن.